بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أن نتصف بالأخلاق الكريمة. أشهد أن لا إله إلا الله الذي نهانا عن نفوس الشريرة، وأشهد أن محمدا عبده ورسوله الذي مدحه الله بقوله وإنك لعلى خلق عظيم، والمعترف بنعمة الله عز وجل بقوله أدبني ربي فأحسن تأديبي، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. باورداران، مسلمانان و ئازیزان و خۆشەویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. هەرێکێک لە ئێمە هەر باوەڕدارێک لە ژیانی ئەمڕۆماندا لە پێشبڕکێی ئەوەیان، بە دوای ئەوەیان بەرەو ڕووی حەڵاڵەکانی پەروەردگار ئەڕۆین و لە حرامەکانیشی دوور ئەکەوینەوە، تەنها بە نیەت و بە ئامانجی ئەوەی کە بە پشتیوانی پەروەردگار بەهەشتی پەروەردگار شوێن و مەنزڵگای کۆتاییمان بێت. جا بۆ ئەم بە یەکگەیشتنە هەر یەکێک لە ئێمە، هەر تاکێک لە ئێمە ڕێگایەک و طریقەتێکی جیاوازمان هەڵبژاردۆ بۆ گەشتن بەم ڕێگایە، بۆ گەشتن بەم ئامانج و بەم مەنسەب و بەم پلەیە. بەڵام ئەگەر بگەڕێینەوە و سەیر بکەین هەر تاکێک لە ئێمە هەمومانیش ئەگەر وەربگرین یەک سەرچاوەمان هەیە، واتە هەر کەسێک کە بێ بگا بۆ بەهەشتی پەروەردگارە، ئەگەر ئەم سەرچاوەی نەبێ، ئەم بناغی نەبێ، هەزارها ڕێگەش تاقی بکاتەوە بڕوات ناگا بە بەهەشتەی کە پەروەردگار وعدی پێداوین، ناگا بۆ بەهەشتەی کە لە ژیانی ئەمڕۆماندا پێشبڕکێی ئەوەیان، بە دوای ئەوەیان بۆ ئەوە ئەڕۆین خۆمان لە حرامەکانە گرینەوە بەرەو ڕووی حەڵاڵەکانی پەروەردگار ڕۆین بۆ ئەوەی پێ بکەین. ئەگەر ئام بناغەیەمان نەبێت، ئەگەر نەک لەم سەرچاوەیەوە نەڕۆین، لەم سەرچاوەیەوە ئاڕاستە نەکرین، ناتوانین کە بگەین بەو بەهەشتەی پەروەردگار. جا بۆیە هەموو مسلمانان، هەمومان پێکەوە گرنگە بگەڕینەوە بۆ ئاو خاڵی سەرەتایە، گرنگە هەمومان بگەڕێنەوە بۆ ئەو بناغەیە، بۆ ئەوەی چی بەو ئامانجەی کەوی لە دوای ئەو بناغەیە دروست ئەکرێن گاندنی ئێمە بێ بە بەهەشتی بەرینی پەروەردگار، کە ئەویش ئیمانە لە نێو دڵی مرۆڤەکانە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، ئیمان ئەو بناغەیە، ئەو سەرچاوەیە کە هەمومان ئەگەیەنێ بە بەهەشتی بەرینی پەروەردگار ئەگەر بەڕاستی شوێنی بکەوین. ئیمان بە پەروەردگار ئەگەر هەر تاکێک لە ئێمە بەڕاستی شوێنی بکەوی، ئەوە بەدڵنیاییەوە بناغەیەکمان دروست کردووە، ئەوە بەدڵنیاییەوە شوێنی هیدایەتی پەروەردگارەکەوین، و کەس گەر شوێنی هیدایەتی پەروەردگاریشکەوین بە ئیزنی پەروەردگار جێگە و مەنزڵگای ئێمە بەهەشتی خۆی دەبێت. بەڵێ ئەگەر لە خۆمان بپرسین ئیمان چییە، ڕۆژێک باڵوڵی دانا لە لم خانوویەک دروست ئەکا. لەو کاتەیە خەلیفە هارون ڕەشید بە بەردەمیان تێپەڕ دەبێت و لێی دەپرسێ باڵ خەریکی چیت؟ ئەڵێ خانوویەک لە بەهەشتا دروست ئەەکەم، ئەگەر ئەتەوێ پێ دەفرۆشم بە درهەمێک. ئەویش بزەیەکەی گرێشتێکی سەرسامکەرە بەلایە و بزەیەکەی گرێت و هیچ ناڵێ. لەو کاتەیە زوبەیدەخانی خێزانی هارون ڕەشید بەلای باڵوڵا تێپەڕ دەبێت و پێی دەفەرمێ باڵوڵ خەریکی چیت؟ ئەیشەڵێ خانوویەک لە لەم دروستەکەم، لە خانوویەک لە بەهەشتا دروستەکەم، ئەگەر ئەتەوێ پێ دەفرۆشم بە درهەمێک. زوبەیدەخانی خێزانی هارون ڕەشید درهەمەکەی پێدات و پاشان ئەڕوات. شەو خەلیفە لە خەونیدا دەبینێت کە خانوویەکی زۆر خۆش لە نێو باخ و بێستان و دارستانێکی و باخاتێکی زۆر خۆش و زۆر جوانایە. بەرەو ڕووی خانووەکە ئەڕوا، هێدی نزیکە بێتەوە تا لە کۆتاییە ڕێگەی پێ ئەگرن، پێی ئەڵێن بۆستە ئەم خانووی تۆ نییە، ئەمە خانووی زوبەیدەخانی خێزانتە. خەلیفە کە خەبەری دەبێتەوە هەڵدەسێت، ڕاستەوخۆ ئەڕوا بۆ لای باڵوڵی دانا، کە ئەڕوا بۆی ئەبینێت وەکو دوێنێ خەریکە خانوو دروستەکە. لێ پرسێ ئەوە چی ئەەکەی؟ ئەڵێ خانوویەک دروست ئەەکەم لە بەهەشتا، ئەگەر ئەتەوێت پێ دەفرۆشم. ئەڵێ بەچەندێ؟ پێشە فەرمێ هەموو دنیا. خەلیفە سەری ئەزوڵێ، باشە ئەمە دوێنێ نرخەکەی تەنها درهەمێک بوو، بۆ ئێستا بوو بە هەموو دنیا؟ بۆچی نرخی ئام خانووی کە دوێنێ بە درهەمێک بوو ئەم ڕۆ تەنها ڕۆژێ ڕۆشتەوە بۆ ئەم بوو بە هەموو دنیا؟ ئەیش پێ فەرمێ ئەخر دوێنێ
بۆیە نرخەکەی وابوو ئیمانی لە پشتەوە. بەڵێ ئێمەش ئەمڕۆ لە ژیانی ئەمڕۆمانە ئەتوانین بە زۆر شت بکەین بە ئەم ئیمانەمان، بە شێوازێکی سادە و ساکار، بە شێوازێک تەنها ڕوبەڕووی پەروەردگار بینەوە، تەنها لەبەر پەروەردگار کار بکەین. بەڵێ ئەویش ئەفەرمێ و ئەمڕۆش کە نرخەکەی هەموو دنیاە، ئەو ڕۆژەیە خوای گەورە فەرمێ يوم لا ينفع مال ولا بنين إلا من أتى الله بقلب سليم إلا كسانك كجي بقرينا بردمي پروردگار بچی بطليكي پاک بطليكي سليم بطليكي سلامت كأو دليك إيماني تيا خاوني إيمانه أو دليك أو إيمانيك أو دلي سليم كردوه بەڵێ الله فەرمێمە ئەو ڕۆژەیە کە بێباوەڕان ئامادەن هەموو دنیاش بدەن بەس بۆەوەی بگەڕێنەوە و دووبارە چی بکەن عیباداتی پەروەردگارکەن بۆ ئەوی بڕۆنە ئەو باشتە، بەڵام هیچ سوود و هیچ دادێکیان نادا. بەڵێ ئازیزانم ئیمانە بێ بە ئام مانایەوە لێی تێبگەین، ئیمان بە ئام حەقیقەتەوە لێی تێبگەین. ئازیزانم گرنگترین شت لێرە کە ئەوەی کە ئێمە باسیکەین ئەوەیە عەقیبەتی ئیمان چی ئەکا لە مرۆڤەکانە، ئیمان چۆن مرۆڤەکانە گۆڕێ، ئیمان چۆن مرۆڤ دروست ئەکا، ئیمان چی ئەکا بە مرۆڤەکان، ئیمان چه عاقیبەتێک دروست ئەکا لەسەر مرۆڤەکانە، چۆن ئەتوانێت چاکسازی لە نێو کۆمەڵگەیە دروست ئەکا. بەڵێ زۆر گرنگە ئێمە بۆ مانایەوە لە ئیمان تێبگەین کە ئیمان ئەتوانێ خۆمان بنیاد بنێ، بینی خۆمان و پەروەردگار بنیاد بنێ و بینی خۆمان و مرۆڤەکان بنیاد بنێ کە بتوانین بین بە کەسێکی کاریگەر و دروستکەری کۆمەڵگە. بەڵێ ئەگەر بڕۆینە خزمەتی قورئانی پیرۆز، خوای گەورە ئیمان ئەکا بە وەسفی کۆمەڵێک گەنج کە گۆڕانێکی زۆر گەورەیان کرد، ئیمان ئەکا بە وەسفی کۆمەڵێک گەنج کە ئام گەنجانە بەڕاستی کەسانێکی بنیادنەر و کەسانێکی دروستکەر بوون، گەنجانێک کە لە نێو ئومەتێکە هەسانەوە، ئومەتێکی بتپەرست، ئومەتێکی هاوبەش پەیدا کرد، ئومەتێک کە لەو پەڕی هێز و دەسەڵاتی خۆیان نابوون، ئەم گەنجانەش لەو پەڕی بێهێزی و دەسەڵاتی خۆیان نابوون لە ڕووی مەنسەب و لە ڕووی پلەوە، ئومەتێک کە پاڵپشتێکی گەورە بوون، هەمویان پاڵپشتی یەک بوون لە دژی حەق ئەوەسانەوە. بەڵام ئەم گەنجانەش ئەیانەویست حەق بگێنن، حەقێک کە لە سەرەتای دروستبوونی ئادەم و مرۆڤایەتیەوە هەتا ئەمڕۆ و قورسترین وشەیە و هەتا دنیا کۆتایش قورسترین وشە بووە، چونکە بەڕاستی زۆر ئاسانە کە لە نێو کۆمەڵگەیەکە بێ کابرا مانگایەکیش بپەرستێ، کابرا بتێ بپەرستێ، کابرا هەر شتێک بپەرستێ. ئێستا بۆ ئێمە زۆر ئاسانە دابنی 50 خوا دابنیت و مرۆڤایەتی بێن چی بکەن پرستشی بۆ بکەن نەعوذ بالله. زۆر ئاسانە بڵێ خوددا بوونی نییە وەکوی ئەمڕۆ ئەوترێت و خەڵکی شوێنی کەوتووە، بەڵام زۆر قورسە حەقیقەتێکی زۆر گەورەیە کە هەمیشە وشەی لا ئیلاهە ئیلا الله و لەسەر زمان بێ و بتێ بیگەیەنیت و مرۆڤەکان ئاسان قبوڵیکەن. ئەوەندە قورسە. بۆیە زانایانی ئێمە فەرموون کە ئەبوو جەهل هاوڵەکانی زۆر جوان لەمانەی لا ئیلاهە ئیلا الله تێگەشت و تر بوون لە ئێمە، چونکە ئێمە بەڕاستی زۆر ئاسان زۆر ئاسان ئەیبینی. بەڵێ ئازیزانم خوای گەورە لە وەسفی و کۆمەڵە گەنجەیە کە ئەم گۆڕانەکەن ئەفەرمێ ئینەهم فتیەتون ئامەنوا بڕەبیهم. ئەوانە کێ بوون؟ ئەوانە کۆمەڵە گەنجانێک بوون ئامەنوا بڕەبیهم، ئیمانیان بە پەروەردگاریان هەبوو. بەڵێ ئێمەش بەڕاستی پێویستمان بە ئاو ئیمانەیە کە خوای گەورە وەسفی ئەو کۆمەڵە گەنجانەی پێیەکە، ئەبێ ئێمە شوێنی ئاو ئیمانە بکەوین ئامەنوا بڕەبیهم، ئەبێ ئێمەش ئەو وەسفە بۆ خۆمان دروستکەین تا ئەوەنی وەکو ئەو کۆمەڵە گەنجە گۆڕانکار بین، کاریگەر بین. بەڵێ خوای گەورە کە ئەفەرمێ ئامەنوا بڕەبیهم، پاش ئیمان چی لەم گەنجانە کرد کە ئاوایان کرد؟ سەرەتا ئێمە زۆر لە وتەکانماندا، لە قسەکانمانە، لە دوعاکانمانە ئەپاڕینەوە وڵێن پەروەردگارە هیدایەتمان بە، بە زمان بێ، بە دڵ بێ، لە نێو خەڵکا بێ، بە تەنیا بێ، داوای هیدایەتی پەروەردگارەکەین. بەڵام خوای گەورە بێ ئاگاین لەوەی خوای گەورە کردوێتی بە قاعیدەیەکی قورئانی ئامەنوا بڕەبیهم وەزیدناهم هودا. ئەگەر ئێمە ئیمانمان بە پەروەردگار هەبێ، بە دڵنیاییەوە پەروەردگار چیمان ئەکا؟ هیدایەتی خۆیمان پێبەخشێ، ئەو هیدایەتی کە لای خۆیەتی هیدایەتمان ئەدات، هیدایەتی ئێمە زیادەکە. بەڵێ ئازیزانم
هدايتي پەروەردگاریش فمن تبع هداي فلا خوف عليهم ولا هم يحزنون فمن تبع هداي فلا يضل ولا يشقى بەڵێ هەر کەسە شوێنی هیدایەتی پەروەردگار بکەوێت چی نابێت هەرگیز گومڕا نابێت هەرگیز ترس و دوودڵی نایگرێ بۆ شوێنی ئەو شوێنەیە کە ئێمە ئەمڕۆ لە دنیا بووە بەڵێ ئازیزانم کاتێ ئێمە گەشتین بە ئاو سیفەتەی کە پەروەردگار وەسفی ئەو کۆمەڵە گەنجانەی پێکا ئامەنوا بڕەبیهم با دڵنیاش بین لەوەی کە خوای گەورە وەزیدناهم هوداشمانەکە هیدایەتمان زیادەکە بەڵێ ئازیزانم هیدایەتی و گەنجانە چی بوو کە خوای گەورە گۆڕانکاری پێکردن چاکسازی کۆمەڵگای پێکردن ناردنیە نێو کۆمەڵگە وەڵای ئەمەش باوەڕمان بە پەروەردگار هەیە و بەس وەزعەکەی وایە ئەبێ دابنیشین خۆ وەڵای باوەڕمان بە پەروەردگار هەیە بەس بەخوای تر وەزع وایە و ئەمڕۆمان لێ هاتوو ئەوە وایە نەخێر ئەم گەنجانە لەو پەڕی بێدەسەڵاتیە بوون ئەم گەنجانە لە ڕووی ئیمانەوە بەقووەت بوون بۆی ئەخوای گەورە بەقووەتی کردن بەڵام لە ڕووی هێز و مەنسەب و سیاسەتەوە کەسانێکی ئەوەندە بەقووەت نەبوون بەڵێ بەڕێزەکانم بەڵێ ئازیزانم خوای گەورە وەسفی ئەم کۆمەڵە گەنجێکە بە ئامەنوا بڕەبیهم کە هیدایەتیشی دان ئەم کۆمەڵە گەنجە کە ئامەنوا بڕەبیهم بوون خوای گەورە ئەو هیدایەتی کە پێی بەخشن چی بوو آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا بەڵێ ئازیزان ئیمان ئاواکە لە مرۆڤەکانە ئیمان ناهێنێ ئێمە دابنیشێنێ بەڵکو خوای گەورە کاتێک ئەفەرمێ وەزیدناهم هودا وەڕەبەطنا عەلا قولوبهم ئێمە دڵیانمان جێگیر کرد باشە ئەبێ خوای گەورە دڵی ئەو گەنجانەی کە ئیمانیان هەبوو ئەو گەنجانەی کە هیدایەتی پەروەردگاریان وەرگرت بێ ئەبێ دڵیان لەسەر چی جێگیر بوو بێ ئیذ قاموا کاتێک هەستانەوە تەواو کاتی ئەوە نەما لە سوچێکا دابنیشم و بڵێم باوەڕم بە پەروەردگار هەیە کاتی ئەوە نەما لە سوچێکا دابنیشم و بڵێ عیباداتی بۆ پەروەردگارم هەستانەوە ئەبێ پەیامی پەروەردگار بگێرن هەستانەوە بۆ ئەوەی چاکسازی کۆمەڵگا بکەن هەستانەوە بۆ ئەوەی پەیامی پەروەردگار بەنێو مرۆڤەکانە بڵاوکەنەوە حەقیقەت بەنێو مرۆڤەکانە بڵاوکەنەوە چونکە ئەوانە ئامەنوا بڕەبیهم ئەوانە ئەزانن کە پەروەردگار پاڵپشتیانە ئەوانە ئەزانن کە کەسێک کە گەورەترین کەس پاڵپشتیانە ئەوان لە نێو میلەتێکە هەستانەوە کە خوای گەورە فەرمێ هؤلاء قوم اتخذوا من دونه آلهة لولا يأتون عليهم بسلطان بين فمن أظلم ممن افترى على الله كذبا بەڵێ ئازیزانم بەم شێوازە ئەو گەنجانە کە خوای گەورە پێیانە فەرمێ وەزیدناهم هودا ئەوانەی کە هیدایەتی دان خوای گەورە هیدایەتی دان کە هەستنەوە ئەو کەسانەی کە ئەمڕۆ هەمیشە چالاکن ئەو کەسانەی کە ئەمڕۆ هەمیشە بە دوای گەیاندنی پەیامی پەروەردگارن بەو شێوازەی کە پەروەردگار پێی گەیاندون ئابێ ئێمەش ئاو هەوڵ بۆ ئەو ئیمانە بدەین بۆ ئەوەی ئاوا چاکسازی کردبی بەڵێ إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض هەستانەوە وتیان پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمان و زەویەکانە بەڕاستی ئێمە هیچ پەروەردگارێک ناکەین هیچ پەرستراوێک ناکەین بە هاوبەشی پەروەردگار ئەگەر وامان کرد بێ تاوانێکی زۆر گەورەمان کرد بەڵێ خۆشەویستانم ئەم گەنجانە لەبەر ئەوەی تەقویە بوون بە ئیمان ئەم گەنجانە لەبەر ئەوەی زانیان کە پەروەردگار پشت و پەنایانە ئەم گەنجانە کە هیدایەتی پەروەردگاریان هەست وەرگرت ئاوە هەستانەوە لە نێو ئەو کۆمەڵگەیە و تەواو هەستانەوە لێنێ ئەو کۆمەڵگەیە وتیان ئێمە کاتی ئەوەیە پەیامی پەروەردگار بگێنن و پەیامەکەشیان گەیان ئەو کۆمەڵە گەنجەی کە ژمارەکەیان لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکات هەستان بۆ ئام چاکسازیە بەڵێ ئێمەش ئەمڕۆ بە ئیمان ئەتوانین ئام چاکسازیە دروستکەین ئێمەش ئەگەر ئەمڕۆ خاوەنی ئیمان بین بەدڵنیایەوە خاوەنی هیدایەتی پەروەردگارە بین کە خاوەنی هیدایەتی پەروەردگاریش بووین بەدڵنیایەوە توانین چاکسازی کۆمەڵگا بکەین ئەتوانین چاکسازی لە نێو کۆمەڵگایە دروستکەین بەڵێ ئازیزانم خوای گەورە فەرمێ لە کۆتاییە وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته بەڵێ ئازیزانم تەواو
ئەی گەنجینە ئێوە پامی خۆتان گەیاند ئێستا چی بکەن بڕۆن بۆ ئەشکەوتە پەروەردگار ينشر لكم ربكم من رحمته پەروەردگار خۆی ڕەحمەتی خۆی بڵاوەکاتە ئێمە گەیاندنمان لەسەرە ئێمە کە خاوەنی ئەم ئیمانە بین تەواو پشت و پەنامان قایمە ئێمە کە خاوەنی ئەم ئیمانە بین ئەتوانین گۆڕانکاری دروستکەین ئەتوانین کاریگەری بین لە نێو کۆمەڵگەیە ئێمە کە گەیاندمان پەروەردگار خۆی بڵاوی ئەکاتەوە بەڵێ ئازیزانم بەڕاستی ئیمان زۆر گرنگە لە نێو مرۆڤەکانە ئیمان چاکسازیە گەورە لە نێو مرۆڤەکانە هاکە هەر یەکێک لە ئێمە گەر بەرەو ڕووی ئیمان ببینەوە هەر یەکێک لە ئێمە گەر خاوەنی ئیمان بین بەڕاستی ئەتوانین ئاو کەسانە بین کە هیدایەتی پەروەردگاریان وەرگرتووە کە هیدایەتی پەروەردگاریشمان وەرگرت دڵنیا بن هەمیشە لە نێو خۆشیەکانی دنیاش خۆشی وەرەگرین لە نێو عیبادەتەکانیشا خۆشی وەرەگرین ئەبین بە کەسانێک هەمیشە کاریگەر ئەبین لە نێو کۆمەڵگا کەسانێک کە خۆشەویست ئەبین کەسانێک ئەوانەی کە دوژمنی پەروەردگارن لای ئەوان کەسانێکین هەمیشە هەوڵ ئەدەن بۆ ئەوەی چیمان گەندوورمان خەنەوە لەگەڵ خۆشەویستانی خۆشە هەمیشە خۆشەویست ئەبین بەڵێ لە کۆتاییە بە هەمیشە ئاموتانەی ڕابیای ئەدەویمان لەسەر زبان بێ بۆ ئەوی کاری بۆ بکەین بۆ ئەوی ئەمەش بین بەو کەسانەی ئامنوا بربهم ڕابیای ئەدەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ وليتك حلو والحياة مريرة وليتك راضي والأنام غضاب ويا ليت ما بيني وبينك عامر وبيني وبين العالمين خراب إذا صح منك الود فالكل هين وكل الذي فوق التراب تراب بەڵێ کۆتا وشەکانی مامۆستا فەتح الله گولەنە کە ئەفەرمێت ئەم سەدەی ئێمە نەبوو چونکە بێباوەڕان لە پێشدا زۆر کاریان کرد تا ئەمڕۆیان بۆ ئێمە دروست کرد بەڵام بە دڵنیاییەوە بە پشتیوانی پەروەردگار و بە کارەکانی و پاشان بە کارەکانی ئێمە سەدەی داهاتوو سەدەی ئیمان و سەدەی ئەخلاق و سەدەی ڕەوش دەبێت ئێمە لەوانەیە نەتوانین بگەین بەو سەدەیە بەڵام ڕۆڵەکانمان بە دڵنیاییەوە ئەبن بە جێنشینی ئەو سەدەیە دەکەواتە بە ئەمڕۆ بلۆکێکی بنیاتنەری ئەو سەدەیە بین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين السلام عليكم ورحمة الله وبركاته